الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. برانی بەڕێز و خۆشەویستم، بە پشتیوانی خوای پەروەردگارەوە باسی بابەتێکەکەین کە زۆر گرنگە بۆ ئینسانی مسلمان ئاگداری ئەو بابەتە بێ. بگرە واللهی خەڵکی ڕۆژانە لە ئاو خواردن زیاتر بە کەلکی ئەهێنن، بگرە لە خواردنەوە زیاتر بە کەلکی ئەهێنن، کە ئەو بابەتەیش پێک هاتووە لە بابەتی ئەدعا، واتە داواکردن، پاڕانەوە. با بزانین دوعا خۆی چییە و بۆچی ئێمە دوعا بکەین و داواش لە کێ بکەین، کێ ئەهلی ئەوەیە کە داوای لێ بکەین، دوعا بکەین و بپاڕینەوە. خەڵکی ئەمڕۆ بۆ هەر شوێنێک ئەڕوات سەیرەکەی دوعای پێویستە، بۆ کارێک ئەڕۆی هەر دوعات پێویستە، بۆ ئەڕۆی بۆ داواکاریەکی شتێک ئەڕۆی هەر دوعات پێویستە. بۆیە ڕۆژانە خەڵک لە دڵی خۆیەوە دوعا دەکات. ئەو دوعاکردنیش بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو کارانت بۆ ئاسان بکە، بۆ ئەوەی جێبەجێ بێ لە دنیای خۆتە، ئیش و کارەکەتی پێوە بەریتە ڕێوە. یان خۆت کۆمەڵێ نەخۆشمان هەیە، یان خۆت کۆمەڵێک کەسمان هەیە کە خوای پەروەردگار تاقییان نەکاتەوە لە دنیادا. ڕۆژانە دوعاکەن خوای پەروەردگار شیفایان بدات، ڕۆژانە دوعا دەکەن ئەو کەسانی کەوە مناڵیان نییە خوای پەروەردگار مناڵی ساڵحانیان پێ ببەخشێت، یان خود ئەو کەسانەی کەوا ئەیانەوێ لە شوێنێکە نەجاحەت بەدەستبێنن و واتە سەرکەوتن بەدەستبێنن، ئەوش هەر دوعا ئەکات. بۆیە لەم بابەتەوە دەست پێکەین وەکو خوای تەعالا دەفەرمێت: وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. پەروەردگار لەم ئاەتە پیرۆزەدا دەفەرمێ، پەروەردگارمان پێمانی وتووە وقال ربكم ادعوني، واتە بپاڕێنەوە و داوا لە من بکەن، منیش وەڵامتان ئەدەمەوە. وەکو ئاەتەکانی تر نییە کە کاتێ پرسیاریان لە پێغەمبەری خوا ئەکرد عەلەیهی الصەلاة وەسەلام، یەسئەلونەکە عەنی الأنفال، بوەستێتەوە تا ئاەتدا ئەبەزێ، یان خود دوای پێت ڕاگەیەنین کە جوابی ئەوان بدەرەوە، یعنی قل، بزانە لە دوعایە قولی تیا نییە. خوای تەعالا مباشرەتەن فەرمووی وقال ربكم ادعوني، پەروەردگارتان فەرمووی بپاڕێنەوە و داوا لە من بکەن، منش جێبەجێ وەڵامتان ئەدەمەوە. ئەستەجیب لەکم، بەڵام ئین الذین یەستەکبیرون عن عیبادەتی سەیەدخولونە جەهەنەمە داخرین. ئەو کەسانەی کەوا کبر و فیز و وەخۆ زلزانین، کەوا دوعا ناکا و ناپاڕێتەوە لە خوای پەروەردگار، ئەوە بەسەر شۆڕی ئەچێتە ناو ئاگری دۆزەخەوە. خوای پەروەردگار پەنامان بدا. بۆیە خوای پەروەردگار ئەمری پێمان بکردووە کە ئێمە بەس دوعاکە بکەین و پەروەردگار بەڵێنی داوە پێمان ئیستیجابەمان بداتێ، واتە جێبەجێ جوابمان بداتەوە. خوای پەروەردگار ئەو ئیشانەمان بۆ جێبەجێکە. بۆیە هەنێ لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام سەحابە بەڕێزانە کاتێ ڕوویان کردە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، فەرموویان ئەی پێغەمبەری خوا، یا ڕەسوول الله، ئەو خوای پەروەردگارە، یا ڕەسوول الله، ئەقەریب ربنا فنناجیه ئەم بەعید فننادیه. سەحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، پەروەردگاری ئێمە خوای تەعالا لە ئێمەوە نزیکە، ئێمە کەوا داوای لێ بکەین و لێ بپاڕینەوە، فەنناجیه، یان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، ئەم بەعید فننادیه، یان خوای پەروەردگار زۆر دوورە لە ئێمەوە، ئەی پێغەمبەری خوا، ئەی ڕەسوولی خوا، ئێمە هاواری لێ بکەین و کە دەنگمان بگاتە ئەو. کە پێ سەحابەکان ئەم پرسیارەیان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، ئاەت دابەزیە سەر پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، کە ئەم ئاەتە دابەزی خوای تەعالا فەرمووی وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب. ئەگەر بەندەکانی من، عەبدەکانی من، ئەوانەی کەوا داوا لە من ئەکەن، پرسیار لە من ئەکەن، وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب ئوجیب دەعوەتە الداع. ئەوە پێیان ڕاگەیەنە ئەی محەممەد عەلەیهی الصەلاة وەسەلام، من زۆر لەوانەوە نزیکم، زۆر لێیانەوە نزیکم، ئوجیب دەعوەتە الداع. ئەو کەسەی کەوا بەس دوعاکە ئەکا، واللهی جێبەجێ ئێمە جوابی دوعاکەیە دەینەوە. واتە ئەگەر تۆ جاری وا هەیە لە دڵی خۆتەوە دوعاەکەی، خوای تەعالا ئاگای لە دڵەکانت هەیە، لە شوێنێکی تاریکەوە دوعاکەی، خوای گەورە
هەموو دوعاکانت ئەبیستێ. خوای گەورە ئاگای لە ئینسانی مەزلوم هەیە، خوای گەورە ئاگای لە ئینسانی دوور هەیە، خوای گەورە ئاگای لە هەموو شتێک هەیە و هەموو شتەکانیش ئەبیستێ. ئەوە نییە بڵێ شتێکم نابیستێ دەنگم ناگا پێی، نەخێر. فەرموویت خوای پەروەردگار وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. بەڵام بەس دوعا بکەن و بپارڕێنەوە منش جێبەجێ وەڵامی دوعاکەیان دەدەمەوە. فليستجيبوا لي، بەڵام با وەڵامی خوای پەروەردگار بدەینەوە. کاتێ ئەمری پێمان کردووە ئێمە نوێژ بکەین، عیبادەت بکەین، ئەگەر ئێمەش عیبادەتەکانمان جێبەجێ کرد و ئیستیجابەمان هەبوو بۆ خوای پەروەردگار، ئەوە خوای تەعالا دەفەرمێ فليستجيبوا لي وليؤمنوا بي، با ئیمانش بە من بێنن. تۆ کەسێکی ئیماندار بی، ئیستیجابەی خوای پەروەردگار بدەیتەوە، حەڵاڵەکانی بە حەڵاڵ بزانی، حرامەکانی بە حرام بزانی، ئەوە خوای پەروەردگاریش جێبەجێ والله وڵام تەداتەوە. وليؤمنوا بي لعلهم يرشدون. وقال العلماء، زانایانی ئێمە دەفەرمن دوعا ئەبێتە دوو بەشەوە. بەشێکی دوعا کە پێک هاتووە لە عیبادەت، یعنی ئەو دوعایەی کەوا تۆی ئەیکەی سەیری ڕەحمەتی خوای پەروەردگارکە، سەیری بەزەیی خوای پەروەردگارکە بە بەندەکانیەوە. کاتێک تۆ دوعایشەکەی خۆت شتت پێویستە، مناڵت نییە داوای مناڵ دەکەی، ڕزقت کورتە یا ڕەزاق ڕزوقنی، خوای پەروەردگار ڕزقەکەم بەرەکەت کە ناو ڕزقەکەم، ڕزقم بدەرێ، خوای پەروەردگار ڕەحمم پێ بکە، خوای پەروەردگار لێم خۆش بە، خوای پەروەردگار کارەکانم جێبەجێکە، خوای پەروەردگار ئەو ئیشەم بۆ بکە لەگەڵ ئەمانی کە ئەپاڕێتەوە خوای تەعالا بە عیبادەت بۆ تەنووسێ. یعنی تۆ ئیداوای شتەکان تەکەی، بەڵام خوای پەروەردگار ئەو دوعایشت بۆ عیبادەت بۆ ئەنووسێ. بەڕاستی ئەمە فەزلێکە بەسەر موسڵمانانەوە، فەزلی خوای پەروەردگارە بەسەرمانەوە. بۆیە ئێمەش با بزانین ئەو عیبادەتە ئایا ئەبێ بیدەینە کەسێکی تر؟ بێگومان نابێ. هەچ عیبادەتێک بیدەیتە غەیری خوای پەروەردگار ئەوە ئەبێتە شرک والعیاذ بالله. یان داوا لە غەیری خوای پەروەردگار بکەی، ئەوە کوفر و شیرکە، نابێ لە غەیری خوای پەروەردگار داوا بکەی، چونکە عیبادەت ئەبێ هەمووی سەرف کرێ بۆ خوای پەروەردگار بە تاق و تەنها. کە وتمان عیبادەتە وەکو نوێژە، ئایا دروستە ئێمە نوێژ بۆ کەسێکی تر بکەین؟ نەخێر، نابێ و عیبادەتە تەنانەت بەس بۆ خوای تەعالا کرێ. حەج بۆچی ئەەکەی؟ بۆ خوای پەروەردگار. ڕۆژوو بۆچی ئەگری؟ بۆ خوای پەروەردگار. کە ئەمە وتمان عیبادەتە، ئەم عیبادەتە نابێ سەرف کرێ بۆ غەیری خوای پەروەردگار، بەس بۆ خوای پەروەردگار ئەبێ سەرف کرێ. و دووهەمیان پێوترێت دوعاء المەسئەلە، واتە ئەو شتانەی کەوا تۆ پێویستە ڕۆژانە پرسیارەکەیت و داوا ئەەکەیت. مەسئلە ئەوەیەکەوە من ئەم شتانی کەوا هەمە لەکوێ داوا بکەم؟ لە خوای پەروەردگار داواکەین. و چۆن بزانین ئەو دوعاە عیبادەتە؟ پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام دەفەرمێت الدعاء هو العبادة، واتە دوعاکردن و پاڕانەوە خۆی لە خۆیدا عیبادەتە. بۆیە وتمان ئەم عیبادەتە نابێت کەوا ئێمە بیدەینە کەسێکی تر، ئەگەر دارێکە، ئەگەر بەردێکە، ئەگەر قەبرێکە، ئەگەر مەرقەدێکە، ئەگەر شەخصێکە، ئەگەر مەلائیکەتکە، ئەگەر پێغەمبەرانیشە عەلەیهیم الصەلاة وەسەلام، نابێ داوایان لێ بکەی، چونکە ئەم عیبادەتە وتمان ئەبێتە شرک، پەنا بە خوای پەروەردگار. تەنها ئەبێ لە خوای پەروەردگار داوا بکەین، لە غەیری خوای پەروەردگار داوا نەکەین. بەڵێ ئەگەر دوعا بووە وتمان دوعای عیبادەتە، دوعا عیبادەتە نابێ سەرف کرێ بۆ غەیری خوای پەروەردگار. پێغەمبەری خوا دەفەرمێ لە فەرمودەیەکدا عەلەیه الصەلاة وەسەلام من لم يسأل الله يغضب عليه. دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام ئەگەر کەس یعنی دێینە سەر عیبادەی مەسئەلە، ئەو پرسیارانەی تۆ، ئەو نەبوونیەی تۆ، ئەو ناخۆشیەی تۆ، ئەو ناڕەحەتیەی تۆ، ئەو بێمناڵیەی تۆ، ئەو هەموو خەم و خەفەتەی کە بەسەر تووا دابەزیوە، ئەو کێشە و مشکیلە و ئاژاوەی بەسەر تووا دابەزیوە، ئایا لەکوێی داواکەین؟ بێگومان لە خوای پەروەردگار. ئایا ئێمە ئەگەر بێت و ڕۆژانە بچینە لای کەسێک پێی بڵێن چەند دوو جار، ناڵێم زیاتر ناڵێم، دوو جار سێ جار فڵان کەس فڵان شتم دەرێ، فڵان کەس ئەوەم دەرێ، واللهی لێت و ڕابێ. بەڵام سیرکە پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسەلام چی دەفەرمێ؟ دەفەرمێ من لم يسأل الله يغضب عليه. ئەگەر کەسێ داوا لە خوانەکەوە خوای پەروەردگار لێت و ڕابێ، غەزەبی لێگرێ، واتە ئێمە با داوا لە خوا بکەین. واتە ئەو خەڵکە کە لێت بێزارە بێ خوای پەروەردگار قەت لێت بێزار نابێ.
و لەگەڵ ئەوەی شاوتمان بە عیبادەت بۆت ئەژمێرێ داوا لە خوای پەروەردگار کە ئیلحاح بکە لە دوعاکە 10 جار و 100 جار داوای لێ بکە خوای پەروەردگار